اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها. ظاهرا باشید بخیر و ویدیو در فیفا 23 ام چارەشاتی نەوە لە یانەی کوردستان گەشتینە کوێ گەشتینە ئەوەی وەزان یاریێکی چامپیۆنز لیگمان کرد بەرامبەر میلان و وەسانمان جائزە دوو یاری لالیگا ئەنجارە چینە بەرامبەر ئەم شوێنی تر لە چامپیۆنز لیگ دیسانەوە دوو یاریدری لالیگا و چامپیۆنز لیگ ئاوە جا ئەمڕۆ چیەکەین لەبەرەوەی ئەم هەموو ڤیدیۆ ئەم هەموو یاریە نەکەین ڤیدیۆ یەکەم بەس هەوڵێم زۆر بێخەتێنم نیوی یاریەکانتان پیشانێم یان ئەنجامەکەین جا هیوادارم بەدڵتان بێت و خۆی گەورە ڕۆژی هەمووتان قبوڵ بکات و وەک پشتگیریەک بۆ من لایک لە بیر مەکان سەبسکرایب کۆمنت بکەن با بڕێنە ناو یاریەکە تاوەرد کلاسە بەس بە ئەم تەشکیلەم تۆزە دەستکاری بکەم ئەمە ئەکەین بە کۆدۆر ئاشتا مێندی ئەکەین بەمە ئاوە تەوا هیچ کێشەیەکی نییە یانزە گۆڵی کردووە سەحاق ناشرینەی کوێ بەرامبەر سیدی ئیرپی ئەربیل اینە هەولێرە جەماعەتمان ئەم شتانە لابینەوە جارجارە ئەوەی لێ نازانم کامە بوو ئەمەش ئەوە لێگەیت و پلەیت نێ تا دیلەکانیشمان لێگەچە تۆزێ منە شتانە ناخوێنەوە ئەوە یەک ئەوە دوو نەوەیی سێ و گۆڵەکە ئەی بژیت ئەوە سێ هاتریک بژی بریگیانم بەوەیە ئەخواتە عەقدێکی تازەگەمە تەواو بۆن ئەوە چوار ئەوە پێنج کردوونمانم بە فیلم دەقی چلە ئەوە شەش فرەکردوونم بە فیلمەوەکەی حاوڵە معقول ئەوە شەش گۆڵ و جەماعەت جەمی یەکەم شەش و هیچ ڕۆشتی زاکەم کەسدانە بەڵێن سیبیمان نییە زانەکانم هیلاکەم حەزم تۆزی لە ئیسراحەتیان کردم
ئەوە حەوت باشە کاکە کریستیانۆ وازیان لێ نایانی ئەوە حەوت جەماعەت ئەو گۆڵە بەرەوی بابەت پێی ناگیرێ جەماعەتەوە هەشت وەرکڵاسیشە جەماعەتەوە نۆ شانەی کریستیانە کردوێتی حەوت بەقە ژمارەکەی جەماعەت دیاری یەکەم کۆتایی پێات بە 9 گۆڵ 7 گۆڵی کریستیانە هەرحەیان چۆ چی بوو ئەوە جەم یەکەم تاو ئەنجاوە بچینەوە باوچین دوو گۆڵیان بۆ بکەین Really well, hasn't he? Great stop and then the reaction. Well, nowhere close to the goal when all was said and done. Well, that sort of position should really be testing the goalkeeper. Has to hit the target. It's not a good attempt. A really sumptuous ball. He's certainly in the mood for his second. Well, he certainly looks so sharp today. And the referee has given the corner. He's got here for Mr. Anthony Lee. He pressed hard. Demonstrates the opposition. Three. Referee letting it go and they keep the ball. Benzema. And return to Messi. He should have scored there. He thought he might have done it, but the referee rightly comes back and brings in the yellow card. جەماعەت ئەمە گۆڵێکمان کرد دوو جەماعەت ئەمە یاری دومیش تەواو بوو 2-2 ئەوەتە 2-2 تەواو بوو هەڕێن بە یاریەکی تر بەخێر بێنەوە بە یاری دووەمی چامپیۆن جەماعەت ئەمە یەک لە دەقەی 14 میسی ئەوە دوو کامەڤینگە دەقەی 27 Well,
ئەو گۆڵێکیان لێ کردین To narrow to زایان دیانەکەینەوە. challenge. Messi looking for the through ball. Well, it's all going so swimmingly for them here. Another goal. It's a matter of avoiding any silly دقیقه حەفتە و بەنزیما. So back on intervention, winning the ball back. They've got to be really mindful of the time situation. Well, it's the best goal, and they are level again. لە 2 دقی زیاد کراوە گۆڵەکان کردەوە. زایکی نەڵێن چی ئەمەش. بۆ نە ئاسان لای حەیامان چوو غەڵەتی خۆم بۆی ناو گۆڵەمە کردەوە بە هەموو سەریگە نایکەن دەتخوا معقولە وەڵی دیان قۆمی دەتخواوەرە دەو کاتۆ یاریکی جوان گۆڵ لە پێشەوە نازام لە پڕە غەڵەتی زۆرم کرد ئەوە زۆر خراو بۆ من. Perfect night for football with the floodlights beaming down. My name is Derek Ray, and joining me for commentary is Stuart Watson. We've got Jamie Lee taking you to the podium. Stuart, what do you expect? Well, that's really good. What's going to happen? I'm really looking for some football potential. This is the line of today. Thibaut Courtois in the middle. And at least record day is hanging down. A very good finish. دقەی 19 و یەکەم گۆڵی کوردستان بە بەنزیما لەگەڵ مامن بۆ گۆڵی داهاتوش بێنە And they will make the change now. Over it comes. I'm just going to say, Thibaut Courtois next to me. ئەو گۆڵە جوانترین گۆڵی یاریەکە 2 دقەی زیادکراوی جەم یەکەم سێ گۆڵی ساماگە باش سەیری بەس لە سەرەتاوە لی باتۆ کە چۆن دروی لێمە بە کریسیان خولام وایە بە شیشەکە حیفی زۆر دەرنەخت ئەجا ڕێک یان بوو خولانی و بگونەوەیە جەمیەکەم تاوە دوو هیچ جەمی یەکەم 2-0 برمانەوە نیعین 2 گۆڵ لە پێشین باوزین جەمی
دقي 53 و گۆڵ. بڕۆ ئەوەش دقی 50 نەکاسم میرە حەقی ئەو شەتحی کەیاتە. دقی 70 گۆڵێکیان لێ کردی. دەشە تەحمەیە ئەزام هەچی 1970 هەک ئەگە بەرەو گۆڵە بوو. ئەوەی ناگیرە. جەماعەتە بیپەڕێن زان بەبێت چوارمان هەیە تەواو چوار یەکەکە تەواو بۆ کافمیرە و تەواو. جەماعەتی خۆشەویست هاتینە کۆتایی ڤیدۆکە هیوادارم بەدڵتان بێت کەمێکی لێپەڕێنم بەهۆی چەند کێشەیەکەوە چونکە پێم ناکرێ هەموو یاریەکان دانێم زۆری پێچێت. جا هیوادارم بەدڵتان بێت بزانم گەشتومەتە کوێ لێرە هێشتا زۆرم ماوە بۆ یاریەکە ڕیاڵی ژەمە یاری بەرشە دانێم ڤیدیو داهاتوو یاری ڕیاڵ و یەکەمی یاریەکی تری چامپیۆنز لیگ. جا حەقەکەینەوە بەرامبەر ئەویانەی ئاوەتەوە بوو کە لی بردینەوە بە غەدر. جا هیوادارم بەدڵتان بێت و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن وەکو پشگیریەک و پێشنیار و پێشبینی و ڕەخنەکان